جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمارکرایەوە. باڤڵ تاڵەبانی ئاماژێکی مەترسیدار بە حکوومەتی هەرێم دەدات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان باز لە دیارنەمانی 2 ملیارد دلار دەکات لەلایەن حکوومەتی هەرێمەوە. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەنجومەنی نوێنەران بۆ پرسی جارێکی ترکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار کۆبووە و زۆرینەی دەنگی پەرلەمانتارانیش دەنگیاندا بە بەڵێ. 265 پەرلەمانتار ئامادەی کۆبوونەوە کە بوون و 203 پەرلەمانتار بە بەڵێ و 62 پەرلەمانتاریش بە نەخێر بۆ کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار دەنگیان داوە. ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگ بڕیاریدا دووبارە دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بکاتەوە و لەو بارەیەوە حاکم زاملی جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران داوای لە هێز و کوت لە سیاسیەکان کرد کاندیدەکانیان پێشکەش بە لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانکەن. ڕۆژی یەکی ئەم مانگە دادگای فیدراڵی بڕیاریدا کە دووبارەکردنەوەی پاڵاوتن بۆ پۆستی سەرۆکۆمار با بڕیارێکی ئەنجومەنی نوێنەران بکرێتەوە نەک سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و دادگاکە لە بڕیارەکەیدا بۆ تەحاداکردنی دووبارەکردنەوەی داواکاریەکەی سەرۆکایەتی دەڵێت هیچ مادێکی دەستوری و یاسایی نییە کە ڕێگە بداتە سەرۆکایەتی ئەنجومان بۆ دووبارەکردنەوەی کاندیدکردن بۆ سەرۆکۆمار. وتیشی دەکرێت دووبارەکردنەوەی دەرگای خۆ کاندیدکردن بە بڕیاری ئەنجومەنی نوێنەران بکرێتەوە. لە ساڵیەتی ڕاپەڕیندا باڤڵ تاڵەبانی پەیامێکی بڵاو کردەوە و چەند ئاماژەیەکی مەترسیداری بە حکوومەتی هەرێم گەیاند و ڕایگەیاند بەداخەوە هەڵە و کەم و کورتی لە نێو جومگەکانی حکومڕانی خراپ بەکارهێنانی دەسەڵات پشتکردنە داخوازیە ڕەواکانی خەڵکی کوردستان و نەبوونی خزمەتگوزاری نیگەرانی هاوڵاتیانی گەیاندۆتە شوێنێک کە بوترێت ڕاپەڕینمان نەکرد بۆ ئەوەی دۆخەکە بەم شێوەی لەبێت. لە پەیامێکدا تاڵەبانی نووسیوێتی دەبێت ئەمە ئاماژێکی مەترسیدار و ڕاستڵەکێن بێت بۆ دەسەڵاتدارانی کوردستان کە شانازی و سەروەریەکانی ڕابردوومان نەکەینە قوربانی ململانەی تەسکی حیزبایەتی. دەبێت ئامانجەکانی ڕاپەڕین بەدیبێنین و خەونەکانی لەبار نەبین. بێباکی بەرامبەر داواکاری ڕەوەکانی خەڵکی کوردستان دەرەنجامێکی دەبێت کە هەرگیز هیوەمان بۆ نەخواستووە. ئەوەشی باس کردووە دەزانین کەم و کورتیمان هەبووە و هەموو داواکاریەکانی خەڵک ڕەوایە و لە جێگەی خۆیدایە. بەڵام بەڵێنتان پێدەدەین یەکێتی خوێنی شەهیدان تێکۆشان و خۆڕاگری خەڵک لەبیر ناکات. بەرامبەر ئەم ئەرکە مێژووی و نیشتیمانیە وەفادار دەبێت و لە خەبات بۆ ژیانێکی ئارامتر بەردەوام دەبێت. ئەمڕۆ لە شاری ڕانەی دەروازی ڕاپەڕین مەراسیمی 31 ساڵەی ڕاپەڕینی جەماوەری کوردستان دژی ڕژەمی بەعەز بەڕێوەچوو. لە یاداشتێکدا بەشێکی زۆر لە کەسوکاری شەهیدان بایکۆتی مەراسیمەکەیان کرد و ئاماژەیان بەوە کرد دۆخی خزمەتگوزاری و سیاسی هەرێمی کوردستان هێندە خراپە نایەنەوێت بەشێک بن لە یادێکی بێڕۆح و بێئەنجام. هاوکات بەشێک لە کەسوکاری شەهیدان وێنە و ناوی شەهیدەکانیان لە مۆنومێنتەکە لێکردەوە و ئاماژیان بەوە کرد ڕازی نابن چیدی بازرگانی بە وێنە و ناوی شەهیدەکانیانەوە بکرێت و شەهیدەکانیان لەوە پیرۆسترن ببنە بەشێک لە پرۆسەی بازرگانی بەرپرسانی هەرێم. سەبارەت بە خراپی دۆزی خزمەتگوزاری و نەبوونی هەلیکار و کێشە و گرفتەکانی خەڵکی شاری ڕانی دەروازی ڕاپەڕین هاوکارانمان راپۆرتێکیان ئامادەیە. شاری ڕانیەی دەروازەی ڕاپەڕینە دوای تێپەڕبوونی 31 ساڵ لە ڕاپەڕین و حکومڕانی کوردی هێشتا بەشێک لە ئامانجە باڵاکانی ڕاپەڕین بەدی نەهاتوون. دەڤەرەکە سیمای سەردەمی ڕژێمی بەعسی پێوە دیارە. ئەمەش بەشداربوانی ڕاپەڕین و کەسوکاری شەهیدانی نیگەران کردووە. چووین بۆ لای کوڕە شەهیدێکی یەکەم ڕۆژی ڕاپەڕین. بەم ئۆتۆمبیلەی لە چاوەڕوانی تەلەفۆنێکدا بوو تا کرێبارێکی دەست بکەوێت و ژیانی ڕۆژانەی خێزانەکەی دابین بکات. ئەو بە نیگەرانیەوە وتی بەرپرسان تەنها لە ڕۆژی یادی ڕاپەڕین ئەوانیان بیر دەکەوێتەوە. وەکو تیجارەتێکی لێ هاتووە بەڵێن و کردار و قسەی بەبریقە و خزمەت و تۆ براگەورەی بەڵام کە هەر ئەو ڕۆژەی کە هەتا نیوەڕۆیەکەی بەڵێنەکان دەخۆن دوایی نیوەڕۆیەکەی تەلەفۆن بۆ نمونە هەر بۆ هەر بەرپرسێ بکەی یان هەر قسە لەگەڵێ بکەی ئەسڵەن ئەو ماڵە شەهیدەی یان ئەو ئیدارەی ڕاپەڕێنیش بگرە بە کۆی گشتی ئەسڵەن هەر هیچ کەسێک نایناسێ بەڵام بەڵێنەکان تاکو ئەو ڕۆژەی 5 دوای نیوەڕۆیەکەی بەڵێنێکی زۆر بریقەدار بگرێت تیجارەتکردنیشی تێدا دەکرێت.
31 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 5 ئاداری ساڵی 1991 هاوڵاتیانی کوردستان دژی زوڵم و ستەم و نادادی ڕژێمی بەعەس ڕاپەڕین. گڵپە و بڵێسەی ڕاپەڕین لە شاری ڕانیەوە سەری هەڵدا و دواتر ناوچەکانی تری کوردستانی گرتەوە. هێشتا بەشێک لە ئامانجەکانی ڕاپەڕین کە خۆی دەبینێتەوە لە نان و ئازادی و سربەخۆیی و یەکسانی و خۆشگوزەرانی و عەدالەتی کۆمەڵایەتی بەدی نەهاتوون. بەداخەوە دەرئەنجامی شڕەخۆری و پیسخۆری و نابەرپرسی بەرپرسانی ئەو کاتە نەتوانرا داکۆچی لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکرێ و دەستکەوتانەی کە بە خوێنی پاکی شەهیدان و دەسات بەداخەوە نەتوانرا هیچ پارێزگاریەکی لێ بکرێ و بەڵام ئەوە بوو کە بە کۆڕە و توانی گەلی کورد توانی بەشێک لەم دەستکەوتانە بپارێزێ بە نسبەتی دادی کۆمەڵایەتی و عەدالەت و یەکسانی ئەمانە نەخێر بگرە ئەمانە نوقبەیەکی خۆسەپێن بوونە نوقبەیەکی پیسخۆر بوونن. لە ئێستادا 50 پرۆژە بە بەهای 200 میلیارد دینار کارکردن تیایاندا وەستاوە. پرۆژەی مۆنومێنتی ڕاپەڕین و نەخۆشخانەی 291 قەرەوێڵەیی و پرۆژەی ئاوی دەربەنج و جوستایدی ناوبازاڕی شاری ڕانیە ئەو پرۆژە گرنگ و استراتیژیانن بە تەواو نەکراوی جێهێڵدراون. جێگیری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین دەڵێت خزمەتکردنی دەڤەرەکە لە ئاست داخوازی ئەوان و هاوڵاتیاندا نیە و قەیرانی دارایی هۆکاری وەستانی پرۆژەکانە. پرۆژەی زۆر گەورە و جوان کراون بەڵام لە ئاست داخوازەکانی خەڵکنین گەبیت و لە دەواازەی ڕاپەڕینەوە دەواازەی ڕانیەوە داخلویت هەست بەبوونی پرۆژەکە دەکەی هەم لە زانکۆ هەم لە دووساید و هەم لە کۆمەڵی کشتی خزمەتگوزاری و بیناو فەرمانگە و شقامی کرتاکردن بەڵام وەکو کتم ئەمە لە ئاست داخوازی ئێمەش و خەڵکیشدانە ئەمەش بۆ کۆمەڵی هۆکار دەگەڕێتەوە بۆ یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەڕاستی قەیرایندارەیە کە بۆ حکوومەت گەڕاوەتە تووشی بووە. ڕاژانستار شار پرێس دەڤەری ڕاپەڕین. شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەڵیدا وەڵامی پەیامەکەی 2 ڕۆژ پێش ئێستای مەسرور بارزانی دایەوە وتی هەموو ئەوانەی وتران ڕاست نین و دوورن ڕاستیەوە. ئاشکراشی دەکات پارتی و یەکەتی خەڵکیان کردوتە قوربانی ململانەکانی خۆیان و نایانەوێت موچە دابەش بکەن و دەستیان بەسەر داهات و پارەی ئەم وڵاتەدا گرتووە. دەژڵێت تەحەدایان دەکەین لەسەر ئەو قسانەی دەیکەین بەڵام بەداخەوە وەزیرەکەی گۆڕان نەڕاستیەکانی پارتی و یەکەتی دەپۆشێت و ڕاستیەکان ناڵێت. وتیشی سەرۆکی حکوومەت باز لە قەرز دەکات بەڵام ئەوەی ناڕوونە ئەوەیە قەرز لە کێوکەیت کەس نازانێت مانگانە پارێکی ئەجگار زۆر دیار نامێنێت و کەسیش خۆی ناکات بە خاوەنی. ئەوەشی ڕوونکردەوە حکوومەتی هەرێم هەستە نەدوای 2014 2 ملیار دۆلاریان لە رووسیا وەرگرت بە حسابی خۆیان بۆ مەساریف و موچە. ئێستا ئەو 2 ملیارە دیار نییە و براوە چونکە ئەو کاتە موچە بە لێبڕینەوە دەدرا و نەدرا بە موچە و ڕاز نییە. تاکیدیشی کردەوە بە ناوی قەرزەوە پارە دەشارێتەوە لە هەرێمی کوردستان. بۆ نمونە ملیارێک دۆلار بە بۆری نەوتی هەرێم تەرخانکرا. دواتر لە 16 ئۆکتۆبەر حکوومەتی هەرێم بە نایاسایی فرۆشتی بە کەرتی تایبەت کە کۆمپانیایەکی سەر بە پارتی دیموکراتی کوردستانە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا کۆمپانیای کاری سەر بە پارتی ملیارێک دۆلاری لەکوێ بوو کە ئەم بۆریەی کڕیوە؟ دواتر بۆچی حکوومەت فرۆشتی؟ مانگانە 100 ملیۆن دلار لەسەر هەرێم دەکەوێت بۆ گۆستنەوەی نەوت. ئەو پارەیەش 50 ملیۆن دلاری دەدرێتە کۆمپانیای کار. شێرکۆ جەودەت باز لەوەش دەکات 300 ملیارد دینار لە نێوان مانگی یەکی ساڵی ڕابردوو لەگەڵ سەرەتای ئەم ساڵدا دیار نەماوە. واتە یەکێتی و پارتی دەستیان بەسەر پارەکاندا گرتووە و بە ئەنقاست موچە نادات. هەروەها ڕخنەی لە گۆڕانیش گرت و وتی وەزیری دارایی کە پشتی گۆڕانە نەڕاستیەکان بۆ یەکێتی و پارتی دەپۆشێت چونکە دەڵێت داهاتەکە بەش ناکات لە کاتێکدا لە داهاتی نەوخۆ 300 ملیۆن دلار و لە نەوتیش 250 ملیۆن دلار یەکێتی و پارتی دەیبەن بۆ خۆیان. بەگشتی بەهۆی کێشەکانی یەکێتی و پارتیەوە موچە نادرێت. ئەمڕۆ شەمە ئەنجومەنی باڵای ئابووری هەرێم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و تەنها 2 پێشنیازیان سەبارەت بە موچە لەبەر دەست بووە. یەکەم دابەشکردنی موچە بە سیستمی خۆگونجاندن لەگەڵ داهات و دووەمیش بریتیە لەوەی دابەشکردنی موچە لە کاتی کۆکردنەوەی داهاتی تەواو کە بەشی موچە بکات دەست پێ بکات. واتە مەرج نییە مانگانە موچە دابەش بکرێت. کۆبوونەوەکە بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی هات چونکە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنەکە دژی دەستکاریکردنی موچەی فەرمانبەران بوون و بەشێکیش پیان وا بووە دەبێت دەستکاری موچە بکرێت پاشان دەتوانرێت موچە دابەش بکرێت.
بە جۆرەی زانیاریەکان ئەنجومەنەکە بەهۆی ئەوەی نەگەشتۆتە ئەنجام بۆیە بڕیاردرا لە ڕۆژانی داهاتوو بە تایبەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا چۆنەتی دابەشکردنی موچە یەکلایی بکرێتەوە. ئەگەرچی نازانرێت موچە کەی و بەچی میکانیزمێک دابەش دەکرێت، بەڵام ئەگەری ئەوە هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا بە جۆری میکانیزمێک ئەو پارەی لەبەر دەستە بدرێت بە موچە. بەڵام ئەو میکانیزمە تەنها حکوومەت خۆی دەزانێت سەرچاوەیەکی تایبەتیش بە شارپرێسی ڕاگەیاند لێرە بەدووەوە حکوومەت ناتوانێت هەموو 30 ڕۆژدارێک موچە دابەش بکات، بەڵکو لە نێوان 35 بۆ 45 ڕۆژدارێک موچە دەدێتە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم. لە لایەکی دیکەوە ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ کاروباری دارایی ئاشکرای کرد ئەنجومەنی ئابووری وەزارەتی دارایی ڕاستپاردووە ئامادەکاری پێویست بکات بۆ بەردەوامیدان بە پرۆسەی دابەشکردنی موچە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بن.